بەناوی خۆبەخشندە مێرەوان سڵاوتان لێبێ عزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەت ئێوەیە عزیز و خۆشەویست. ئەمڕۆ باسی دیاردەیەکی خەتەرناکی کۆمەلگا دەکەین. ئەگەر بێت وەم دیاردەیە ڕوو لە زیادبووم بکە ئیتر شیرازەی کۆمەلگا بە تەواوی تێک دەچێت. ئەویش دیاردەی بەلا ڕێدابردننی دۆزی ئافرەتانە لای ڕێکخراوەکانی بواری ژنان و ئافرەتان. لە هەرێمی کوردستان چەند دەبینین ڕێکخراوەکان زیاد دەبن بە هەمان شێوە ڕێژەی جیابوونەوە و تەلاقیش ڕوو لە زیادبوون دەکات. چه هۆکارە لە زۆربوونی ئەو هەموو ڕێژەی تەلاق و تێکچوونی شیرازەی خێزان. ڕێکخراوەکانی بواری ژنان و ئافرەتان چ ڕۆڵێکیان هەبووە لە بەرەو پێشچوونی شیرازەی خێزان و هاوکات پتاوکردنی شیرازەی خێزان لە کۆمەلگای کوردەواری. ئەمڕۆ باز لەو دیاردەیە دەکەین کە ڕێکخراوەکان زیاد بوون و چ کاریگەریەکیان هەبووە لە هەرێمی کوردستان. بۆچی دەبینین برا خوشکیە کوژێ و هاوکات پیا و ژنەکەیە کوژێ؟ کێ هۆکارە و کێ سەبەبی ئەم بابەتەیە؟ ئەمڕۆ لەم بەرنامەیە زۆرێک لە دیوەکانی ڕێکخراوەکانی بواری ژنان و ئافرەتانتان بۆشی دەکەینەوە. ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا. دیاردەی بەلا ڕێدابردننی دۆزەکانی مافیا ئافرەتان لەلایەن ڕێکخراوەکانی بواری ژنان و ئافرەتان پرسێکی گرنگە و هەموو ساڵێک لەگەڵ بڵاوبوونەوەی ڕێژەی تەلاق و جیابوونەوە لە هەرێمی کوردستان دەکەوێتەوە بیری خەڵک. لە ساڵی 2007ەوە بەڕێوەبەراتێکی تایبەت بوونی هەیە لەژێر ناونیشانی بەڕێوەبەراتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و لەگەڵ ئەمەشدا ئێستا هەرێمی کوردستان 89 ڕێکخراوی ناحکومی و حزبی هەیە کە تایبەتن بە ژنان و کێشەکانی ژنان. بەڵام بەداخەوە تا ئێستام ڕێکخراوانە نەیانتوانیوە کێشەکانی ژنان و ئافرەتان چارەسەر بکەن، بەڵکو هەروەکو ئافرەتان زۆر جار ئاماژەی پێدەدەن ئەو ڕێکخراوانە نەک نەیانتوانیوە خێزان کۆ بکەنەوە، زۆر جار هۆکار بوونە بۆ جیابوونەوەی خێزانی. ئیشی ڕێکخراو ئەوە نییە کە لە بری دەوڵات لە بری قانون کێشە چارەسەر بکات. ئیشی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی هی ژنان بێە هی هەر فئەیەکی تری تایبەت بێت لە کۆمەلگایە، ئیشی بڵاوکردنەوەی هۆشیاریە، ئیشی ڕاوەستانە لەسەر ئەو پێشێلکاریانەی هەیە و ئەو پێشێلکاریانە تەشخیص بکات کە ئەکرێت لە کۆمەلگایە و ڕێگەچارە بۆی بدۆزێتەوە، بۆ نمونە پێشنیازی یاسا بکات بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. ڕێکخراوەکانی ژنانیش ڕێکخراوی ئەم کۆمەلگایان وەک چۆن ئەندامانی هەر ڕێکخراوێکی تر، ئەندامانی کابینەکانی حکوومەت، ئەندامانی پەرلەمان هاوڵاتی لە هەرێمی کوردستانە با بڵێن زادەی ئەم کەلتور و دابوونەریتەیە. ڕێکخراوەکانی ژنانی ژوایە، ڕێکخراوەکانی ژنان کەم تەرخەمیان هەیە لە بەگەرم و گوڕی بە پیرۆچوونی مەسەلەکانی ژنان، بەشێکی زۆریان کەم تەرخەمیان هەیە لەوەی کە ناتوانن یا هەتاکو ئێستا نەیانتوانیوە لە چوارچێوی دابوونەریت بڕۆنە دەرەوەەوە بوێرانەتر و ئازایانەتر لەوەی کە ئێستا هەیە بەرەو ڕووی چارەسەری کێشەکانی ژنان بچنە پێشەوە. هەموو ئەمانە کەم و کوڕین کەم تەرخەمی. ئەگەر من بۆت ببژێرم بۆ نمونە ڕێکخراوەکانی ژنان ئەبوایە قسەی جددیتر و کاریگەرتر و گەورەتریان هەبوایە لەسەر ئەو قومارخانانەی کە هەیە کە هەم پیاوان و گەنج کوڕی گەنج تایە بەرە و ئاقارێکی خراپ ئەبرێ، هەم ژنی خراپتیا بەکار ئەهێنرێ، یانەکانی شەوان هەروەها بە هەمان ئاراستە. بێجگەلەوە لە مەجای پێشێلکاریە گشتیەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی ژنان ونن بەتەنیا لەو شتان، یعنی لەو بابەتانەی کە تایبەتە بە ژنیا لە کاتی کوشتنی ژنێکە یەنەدەن. ئەمە باشە کە لەوەیە یەنەدەنگ، بەڵام ئەمەش با بڵێن بەتەنیا بە داکۆکیکردن لە مافی ژن شانی ڕێکخراوی ژنان وەکو ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی، وەکو کەسێکی کارا لە ناو کۆمەڵا و مرۆڤێکی زیندوو لە ناو کۆمەڵا شانیان خاڵی ناکاتەوە لە بەرامبەر هەموو پێشێلکاریەکانی تری بەرامبەر مافی مرۆڤ ئەکرێ. بەڵام ئەگەر لێرە سەیری بکەین، ینی بۆ ڕێکخراوەکانی تری کۆمەڵی مەدەنیش لەسەر یانە شەوانەکان قسە ناکەن، لەسەر قومارخانەکان قسە ناکەن، لەبەر ئەوەی
شتێکی زۆر ئەنتیکەیە کە قومارخانەکان قومارخانەی حیزبن یانە شەوانەکان یانەی حیزبن بۆیە زۆربەی ڕێکخراوەکانیش بە ڕێکخراوی ژنان و ڕێکخراوەکانی ترەوە ڕێکخراوی حیزبن بۆیە لەسەر ئەو مڵکانە یاخود لەسەر ئەو لایەنانە قسە ناکەن کە بە سوود و قازانجی حیزب ئەگەڕێتەوە و قسەکردن لەسەریان بە زەرەری ئەوان ئەگەڕێتەوە ئەمە یەکێکە لەو کەمتر خەمیانەی کە ڕێکخراوەکانی ژنان هەیەی بەڵام هەموو تێکڕای ڕێکخراوەکانی تری کۆمەڵی مەدەنیش لەو بارەیە هەیەە لە ڕاستیە ئاین لە هەر شوێنێکی هاوشێوەی ئەم کۆمەڵگایی ئێمە کە حزب بنەماڵە دەستە و تاقەم حکومڕانی ئەکەن و دەسەڵاتیان بەدەستەوەیە هەموو ئەمانە با بڵێن بە یەک ئاراستەیە ئەڕۆن ئەوەی هەتا ئەتوانن گێلکردنی تاکەکانی کۆمەڵە هەتاکو ئەتوانن وڕکردنی تاکەکانی کۆمەڵە یەکێک لەو کەناڵە زۆر کاریگەرانەی کە ئەتوانن ئەم مەبەستەی بپێکن ڕاگەیاندنە بۆیە ئەبینیت حیزبە دەسەڵاتدارەکان زۆرترین کەناڵی خافڵاندنی خەڵکیان هەیە ئەو کەناڵانە خۆ کەناڵی سربەخۆنین میدیای ئازاد نین ئەوانە کەناڵی حیزبن و بە بەرنامە هەر بۆ خۆی ئەو کچە مۆدیێلانەی کە باز ئەکەن وە کراون بە مۆدیلێکی چاولێکراو لە ناو کۆمەڵا لە کاتێکا کە ئەمە تەواو دژی مافەکانی ژنانە و تەواو دژی پاراستنی کەرامەت و کەسێتی ژنا وەکو ئینسان لە ناو کۆمەلگایە و لە تەواوی دنیاە ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوە فێمینیستەکان هەمویان دژی ئەم ئاراستەیان بۆ بەکاڵاکردنی ژن بەڵام ئەوەی کە ئەکرێ ئەم کەناڵانە بەمەبەست و تەنانەت ئەو کچە مۆدیێلانە بۆ خۆیان بەرپرسەکان بەرپرسە حیزبیەکان دروستیان ئەکەن و ئەمانە جۆرێکە لە کەناڵێکی سپیکردنەوەی پارەی ئەو بەرپرسانەیە مەترسێکی زۆر گەورەی هەیە یەکەم ئەوەی کە وەکوتم ئەبێتە مۆدیلێکی چاولێکراو بۆ ئەو کچە گەنجانەی کە بەداخەوە ئێمە لە کۆمەلگایە پەروەردەیەکی دروستمان نییە و حکوومەت هیچ گرنگیەکی بەکەرتی پەروەردەنەیەوە هەتاکو تۆ دڵنیابی لەوەی کە تاکەکانت بە پەروەردەیەکی دروستە تێ ئەپەڕێت. پیلان و بەرنامەکان زۆرم بۆ لە خشتەبردننی ژنان و ئافرەتانی هەرێمی کوردستان نمونە ساڵی 2020 ڕێکخراوێک لەژێر ناونیشانی ماڵی ئاشنا و ڕۆشنا کە خۆیان وان ئاسان دەبوو ئەوان چارەسەری کێشەکانی خێزان دەکەن و گرنگی بە تەندروستی خێزان و ژنان ئەدەن بەڵام هەرزوو ئامانجەگڵاوەکەیان ئاشکرا بوو کە ئامانجیان لادانی ئافرەت بوو نەک چارەسەرکردنی کێشەکان و هەر ئەم ڕێکخراوەیەش توانی چەندین خێزان لێک هەڵبۆشێنێتەوە. دوای بە دواداچوونی پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵ توانرا ئەم ڕێکخراوەیە داخرێت و کارەکانی ڕابگیرێت. هەڵوەشاندنەوەی خێزان با شێوەیەکی مەترسیدار لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە و ئامارەکان پێمان دەڵێت تەنها لە ساڵی 2021 لە هەرێمی کوردستان 11,000 خێزان هەڵوەشاوەتەوە 6,000 خێزانیان لە سلێمانین و هەردوو پارێزگای هەولێر و دۆهۆکیش 5,000 خێزان تیایاندا هەڵوەشاوەتەوە. سەبارەت بە با بڵێن توندوتیژی ئەو توندوتیژانەی کە هەیە ئەگەر ئەمە تەماشا بکەین توندوتیژی لەسەر ئاستی جیهان شوێنێک نیە توندوتیژی لێ نەبی لە هەموو شوێنەکان لە هەموو وڵاتان لە هەموو کیشوەرەکان لە هەموو شوێنەکان توندوتیژی هەیە بەس ئەو توندوتیژیانەی لێرانە هەیە لەوانەیە لە وڵاتێکە جۆرێکە بی یعنی کەواتە لە هەموو شوێنێک توندوتیژی هەیە بەس ئەوەی ئێستا لێرە هەیە هۆکاری سەرەکی ئەگەر ئەمە تەماشا بکەین هۆکاری سەرەکی ئەو توندوتیژانەی کە لێرانە هەیە زیاتر ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە و لە ڕێگای تەکنەلۆجیای ئێستا زیاتر ئەو توندوتیژانە ئەنجامەدرێن ئەو جام بەنسبەت ئەو توندوتیژانەی کە ئێستا لێرانە هەنا تەکنەلۆجیایە بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتیەکانە لایەنی ئابوووریە و هەندێک کێشەی دیکەی کۆمەڵایەتیش هەیە کە ئێستا لێرانە ئەو توندوتیژانە ئەنجامەدرێت بەنسبەت بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان و خێزانی هەولێر ئەمە لەناو بەڕێوەبەرایەتی سنتەرێکمان هەیە پێویست سنتەری ڕاوێژکاری خێزانی هەندێک کەس هەیە با بڵێن تووشی یەکێک لەو کێشانەی بووە کە هەندێک شتی ناخۆشی بەرامبەر کرا هەڕەشەی لێکرێ ئەوێ ڕسمی بڵاو بکرێتەوە بەس لێرانە کەسەکە بەخۆی با بڵێن پێشنیاری ئەوەیە کە ئایا ئەوێت
ئەو کێشەی لە ڕێی دادگایەک لای ببیتەوە یاخود بەبێ ئەوەی دادگا ئاگای لێبی لێرانێک لای بیتەوە. ئەمە لە ناو ئەو سنتەرەی توێژەری کۆمەڵایەتی دەرونی خەڵکی یاساییمان هەیە لەگەر ئەو کەسەیدا ئەنیشن کە بەخۆی بڕیاری یەکلاکەرەوەیدا کە ئەو کێشەی پێویستە بەبێ دادگایەک لای ببیتەوە با بڵین ئەو کەسێک کە هەڕەشەی لێکردیە کەسەکە بانگە کرێت ئەو شتانێکە لە لایتی ئەو وێنانێکە لە لایتی وێنەکان ڕەشەکرێنەوە و بەڵێن نامەچش لەو کەسەی وەرەگیرێت کە بە هیچ شێوەیەک جارێکی دی ئەو هەڵی کە کردیتی دووبارەی نکاتەوە. بەنسبەت ماڵی داڵددانی ئافرەتانی هەڕەشە لێکراو ئەمە لە سنتەری شارەکانی سلێمانی دهۆک هەولێر سێ شوێنن هەیە. ئەو شوێنانە لە ڕووی با بڵین ئیدارەکردن و سەرپەرشتیکردن لە ناو ئەو داڵدەی زیاتر با بڵین سەر بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە ئەوان بەڕێوەبەر و کۆمەڵێک ستافیان لۆدانا بەستەواوی ئەو ستافەی کە لە ناو ئەو ماڵانە هەیە لە ناو ئەو شەڵتەرانە هەیە هەمووی لە ڕەگەزی مینەن و ئافرەتن و ئەوانیش دیسان توێژەری کۆمەڵایەتی دەرونی خەڵکی یاساییان هەیە با بڵین جیاوازە با بڵین ئافرەتشی تێدا و کچیشی تێدا تایبەتە بەو کەسانێک کە هیچ شوێنێکیان نییە و هەڕەشەیان لەسرە لێ لەو شوێنەی ئەپارێزرێن بە بڕیاری دادوەر لە لای ما ئەوانە ڕەوانەی ئەو شوێنەیەکرێن و بە بڕیاری دادوەریش ئەوانە ئازادەکرێن کە با بڵین هەڕەشەکەی لەسەر نەما بەخۆی ئەو کەسە داواکاریەک پێشکەشی دادوەری لێکۆڵینەوەکە دەڵێ ئەمن هەڕەشەم لەسەر نەمایە و ئەمەوێ بگەڕێمەوە لای کەس و کارم ئەمەوێ بگەڕێمەوە لای مێردەکەم ئەمەوێ بگەڕێمەوە ئەو شوێنەیە کە هیچ هەڕەشەکی لێ نیە. بەداخەوە لە دوومانجی ڕابردوو ئەگەر تەماشا بکەین ئامارەکان ئەوەن پێڵێن کە ڕێژەی کوشتنی ئافرەت بە بیانی و شەڕەف زیادی کردێ بەس ئەو دوومانگەی کۆتایی و ئەگەر با بڵێن سەرەتای ساڵ وەربگرین ئەوەش با بڵێن ئەگەڕێتەوە بۆ ئەو تێگەیشتنی ئەو خەڵکەی کە ئەیانەوێ گوایە ئەگەر ئافرەتێک بکوژن شەڕەفە گەڕێنەوە لە پێناوی شەڕەف بەس ئەوە هیچ شەڕف گەڕانەوە نییە بەو شتانە شەڕف ناگەڕێتەوە و دوای ئەگە تەماشای ئەو یاسایانە بکەین کە ئێستا لە کوردستان هەیە و ئەو دەقە ئاینیانە بکەین کە ئاینی ئاسمانینە کە باڵین بە هیچ شێوازێک باس لەوەی ناکە ئەگەر ئافرەتێک تووشی حاڵەتی بوو ڕوبەڕووی کوشتن ببیتەوە بۆیە ئەمە بەو کەسانە ئەڵێن بەو شتانە شەڕف ناکڕێتەوە بەو شتانە ئەتوو ناوت زیاتر لە کەدارێبی و خۆت تووشی کێشەی یەکجار زۆرەکەی چونکە یاسایەکان ئێستا زۆر توندن بەرامبەر ئەو کەسانەی کە تاوانێکی کوشتن ئەنجامەدەن بە بیانی شەڕف. بێگومان لە هەڵوەشانەوەی هەر خێزانێک چەندی منداڵ دەبن بە قوربانی بەپێی بەدواداچوونەکانی هەڵوەستا بەشێکی زۆریە و منداڵ و نەوجەوانانەی لە چاکسازیەکان گیراون و تاوانیان ئەنجامداوە هی خێزانە هەڵوەشاوەکانن و لە بەدواداچوونەکەمان بۆمان دەرکەوت ئەو منداڵانەی تاوان دەکەن لە کاتی ئازادکردنیشیان لە چاکسازی و زیندانەکان دووبارە دەگەڕێنەوە سەر تاوانەکانیان بە هۆکاریەوەی خێزانێک نییە لە خۆیان بگرێت. ئەوەی ڕخنەی سەرەکیە لەسەر ڕێکخراوەکانی بواری ژنان و ئافرەتان ئەوەیە ڕێکخراوەکان زیاتر هەوڵی هەڵوەشانەوە و جیابوونەوەی خێزان دەدەن و هەوڵی بەرەنگاربوونەوەی ژنان دەدەن لەگەڵ پیاوەکانیان. ژنەکان لە جێگای ڕێزگرتن و سۆز و میهرەبانی دەکەن بە دوژمنی پیاوەکان لەوەیە ئەوە خۆشیان هەستیان پێ نەکردبێت بەڵام ئەمە ئەنجامەکەی بووە لە کۆمەڵگای کوردی. لەگەڵەوەشدا چەندین ڕێکخراوی خێزانی هەیە لە هەرێمی کوردستان کاری جددیان لەسەر پرسی ژن کردووە و جێگای ڕێز و تەقدیرە کارەکانیان. ئەگەر ئێمە بێت و پۆلێنی کەین ناکرێ بە ئینسافی بکەڵێ هەموو ڕێکخراوەکان خراپن یا هەموو ڕێکخراوەکان بۆ نمونە تەسیری سلبیان لەسەر کۆمەلگا جێهێشتووە بەڵامە بێ ئێمەژەوە بینێ بەرچای خۆمان بەڵێ بە تەکیت هەندێک لە ڕێکخراوەکان و زۆرێک لە ڕێکخراوەکان بوونەتە هۆکار بوونەتە ئاستەنگ بوونەتە ئاشوب بۆ کۆمەلگاوە بوونەتە هەڵوەشانەوەی خێزان بوونەتە تێکدانی هۆکاری تێکدان و هەڵوەشانەوەی خێزانەوە بوونەتە هۆکاری لادانی گەنجەکان و لا ڕێبردننی ئەو گەنجان بەلا ڕێدابردننی ئەو گەنجانەی کە خۆیان ئەناسنەوە کە بنە خاوەنی قەرار کە بۆ نمونە گرفتێک کێشەیەک مەعاناتێک داواکاریەک پێداویستیەک بەدەستهێنانی بڕوانامە و شەهادەیەکە شتێک لەمانەوە تا دوایی بیانە بێت لە چوارچەوەی ئەو ڕێکخراوانەیە بەدەستی بێنن هەنێ
جیهانێک لە ڕێکخراوەکان بەداخەوە ئەوانە و کەسانە ئەو گەنجانە بە جۆرێک لە جۆرەکان ئیستیغلالەکەن بە ئاراستەیەکی تریان نابن بە هەندێک نازناو بە هەندێک ناونیشان بۆ نمونە هەندێک نازناویان هەیە بە تایبەت هەندێک ڕێکخراو کە لە دەرەوەی وڵاتەوە عادات و تەقالیدی دەرەوەی وڵات کە نامۆیە بە کولتور و دابوونەریتی کۆمەڵگا ئەیهێنن لێرە ئەیانەوێ لێرەدا بەرجەستەی بکەن بەڵام لێرەدا ئێمە کە کۆمەڵگەیەکی ئاین پەروەرین کۆمەڵگەیەکی زۆرینە مسلمانین ناکرێ هیچ کاتێک بەڕاستی کۆمەلگاوی پێتە قبول ناکرێ عادات و تەقالیدی ئەوروپا بە ناونیشانێک بهێنی کە بەداخە ئەوان کە ناوی لێ ئەنێن پێگەیشتن و تێگەیشتن و بۆ نمونە ئازادی ڕەها و بابەتی فیمینیزمی و یەکسانی و هەتا دوایی ئەمە هیچ کاتێکا بوونی ئافرەدیابوونی ئافرەدیا ڕۆڵی ئافرەت لێرەدا خۆی نابینێتەوە کە زۆربیان کە چالاکوانن کە بوونە کەسی نوخبا بوونە کەسی خاوەن بڕیار بوونە کەسی بازمون لە ئەخیرا سەریان لە چیەوە دەرەچی هاوڕێتی لەگەڵ ڕێز و تەقدیرم بۆ هەندێکیان هاوڕێتیان لەگەڵ بۆ منە بەڕاستی ئاژەڵێک یا سەگێکە کاتە هاوڕێ خۆی یا لەگەڵیدا ژیانە باتە سەرنجام لەوە دەرەچێ بۆیە ئێمە لێرەدا خاوەنی کۆمەڵگەیەکین سوپاس بۆ خۆی پەروەردگار هەرێکێکمان هەست بە ڕەسەنایەتی خۆمانەکەین هەست بە بوونی خۆمانەکەین هەست بە خۆشی ژیان و ئاسوودە و ئارامی لە خانەوادە و خێزانەکانی خۆماناکەین ئێمە ئەگەر کچ بین لە ژێر سێبەری بۆ نمونە برا و باوکێکدا تحکم بکات بەڵام ناکرێ لەو چوارچێوەی کە ئازادیەکانم لێ زەوت کە توانە و تاقم کە بکاتەوە لەبەرەوەی ئیسلام ئەو مافی پێداوم کە حقوقم پارێزراوە بێ کە حەق و مافم پێ بدرێ کە کەسایەتیم پارێزراوە بێ کە توانەکانم برەو پێ بدەم کە ئەسڵەن ئیسلام سەرانسەری ئیسلام بگەڕێ هەموو زانانی ئاینی ئیسلامیش هیچ کاتێک لەسەر ئەو بابەتە تەڕەدودیان نەبووە ئێمە لە هاتنی پێشەوامان محەممەد المستەفا هەموو خەڵکی ئەوە دەزانێت صلی الله عليه وسلم کە فریاد ڕەسی بۆ ئافرەتان گەڕایەوە زیندە بە چاڵکردن نەما بە کەنیزەکردن نەما کۆلایەتیکردن نەما لەگەڵ ئەوەشدا حقوقێکی تەواوی بۆ ئافرەتان دەستەبەر کردووە لە بابەتی بۆ نمونەمارەیی لە بابەتی میرات ئێستا ئەلمانیەکان ئەو وێنا دەکەن بۆ دەبێ پیاوان چەند بەرامبەری ئافرەتان بەرن بەڵام وەرە چواردە بەشی میرات هەیە لەو چواردە بەشە چوار بەشیان ڕاستە پیاوان زیاترە بە ئەیدە بەشەکەی تری بۆ نای پێوەری کە بزانی خۆی گەورە چه حقوقێکی یاوە بە ئافرەت ئێمە بەوە شانازی دەکەین کە باگراوەندێکی قورئانیمان هەیە خوا لە قورئانە لە سوورەتی ئەنیسادا لە سوورەتی مەریەمدا لە سوورەتی مجادیلەدا لە سوورەتی نوردا و چەندین ئاەتی تر و چەندین فەرمودەی زێڕین کە ئەمە پشتڕاز دەکاتەوە دیفاعێکی ڕەها لە ئافرەت لە خودی ئافرەت لە دۆزی ئافرەت لە پێگەی ئافرەت لە گەورەی ئافرەت و لە دایک بوونی ئافرەت دەکا بەداخەوان ئێستادێن ئەڵێن ئاین هاتووە بەس ئەوەنە داوا لە ئافرەت دەکات دایک بە حمل بکە شیر بدە هەتا دوایی نازانێ ئەمە گەورەترین ڕەسەنایەتیە گەورەترین گەورەترین دەستکەوتە کە دایکێک ئەو نازناوە جوانەی لێ بدرێ و بەخێوکەری مناڵ و ئینتاجی مناڵ و هەتا دوایی بێ ئەگەر کەسێک خێزانی نەبێ لە ژێر سێبەری هاوسەرێک یا باوکێک برایانە بێ وەکووە وتمان نەک ئازادیەکانی لێزەوت بکرێ بچەوسێنرێتەوە ئاینی پیرۆزی ئیسلام دژی هەموو زوڵمێکە دژی هەموو چەوسانەوەیەکە دژی هەموو ستەمێکە دژی هەموو قۆرخکاریەکە دژی ئەوەیە کە مافی خودی ئافرەت پێشێل بکرێ عنی هەموو مافێکی بۆ دەستەبەر کردووە لەگەڵە بەشدا سەرانسەری ئاینی ئیسلام و هەموو زانانی ئاینی من بە تەحەداوە قسە دەکەم یەکێک لەوانە کۆک بن لەگەڵ ئەوەدا کە کوشتنی بەناحەق و بۆ نمونە زۆربوونی تاوان و کوشتن بۆ هەر ڕەگەزێک بێ ڕەتی دەکەنەوە هەم ئاینی پیرۆزی ئیسلام هەم زانانی ئانی بەڵام بەداخەوە ئەو دڵ نەخۆشانە دێن ئەیخەنە پاڵدین کە بەداخەوە ئەگەر ئەوان بەس ئەوەنە بزانن بێن لە چوارچێوەی دینە خۆیان بدۆزنەوە زانن خاوەنی چ پێگە و پلە و مافێکن ئەوان دێن بە هەندێک نازناو من ئەوە واوێنای دەکەم هەندێک کەسی نوخبا ئەم بابەتە ئەوروژێنێ ئەو کەسە نوخبانش بۆ بەرژەوەندی خۆیان یا بەرژەوەندی سیاسیە یاخود بازرگانیە لەم دوو خاڵەت پڕ ناکە ئەوان دێن لە ئەم چوارچێوەیە کار دەکەن لەگەڵ منەزەماتێکە پەیوەندیەکە بە چەندی دەفتەر دۆلار لە بابەتی چەند سیمیناراتێک و قسەیەکی گەورە وەرئەگرێ و گەنجەکانی ئێمە و بەتەکید گەنجەکانی ئێمە هەندێک لە ئافرەتانی بێئەزمون کە ئەرک و مافی خۆی نازانێ بەڕاستی فریوی دەستی ئەوانە خوا و دەرەنجامەکەش ئێوە بێ کە ئێمە هیچ کاتێک تەمەنە ئەوە ناکەین هیچ ئافرەتێک خوێن لە پەنجەی بێ ئازار بدرێ زوڵمی لێ بکرێ ستەمی لێ بکرێ بەڵام من لێرەوە ئەڵێم بەڵێ زۆرێک لە ڕێکخراوەکان هۆکارن بە ئەوی بەناوی فیمینیزمی بەناوی یەکسانی بەناوی جێندەری بەناوی ئابووری سەربەخۆ ئەمە دەردێکی کوشندەیە ڕووی لە خێزانەکان کردو بەناوی جیاکاری ڕەگەزی و هەر
هەر یەکێک لەمانەوای کردووە کە خێزانەکان بەرەو ئاقارێکی خراپبەرن کە خێزانەکان بەرەو هەڵوەشانەوە بەرن ئەوە خۆداتاکان دەریەخا لە ساڵی 2021دا 11,000 خێزان جیابەتەوە تۆ بێنە 11,000 ئافرەت ئەگەر هەرێکی یەک مناڵی هەبێ 11,000 مناڵ ئەگە 4-5 مناڵی هەبێ و هەر تەنها لە شاری سلێمانیدا لە ماوەی 9 مانگە 6,000 خێزان هەڵبۆشێتەوە ئایا ئەمە گرفت نییە ئایا ئەمە بەڕاستی ڕێکخراوەکان هۆکارنین کە بەهای خێزان ئەساسیاتی خێزان پێگەی خێزان بنەمای خێزان نەهێڵن و هەموو هەدەف و ئامانجێکیان ئەوەیە بەناونیشانی ئازادی ڕەها خەڵک بۆ نمونە دەیتۆ لەسەر پێ خۆت ڕاوەستە خاوەن قەرار بە ئاوا بکە تاوەکو بەو شێوەیە هەندێک هەنگاوی ناشایستە و نادروست دەنێن کە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی ئاین پەرن پێیتە قبول ناکرێ بەڵام هیچ کاتێک ئێمە لەگەڵ کوشتن و زوڵم و ستەمنین کوشتن چارەسەر نییە تەنها وەعیەت و وشیارکردنەوەی تاک بە تاکی کۆمەلگا ئەرکی ئێمەی ئافرەتانە هەم خەڵکی بە ئاگابێنی هەم خۆشمان بە ئاگابین لە ئەرک و مافەکانە. ئەگەر ئێمە قسە لەسەر ڕێکخراوەکان بکەین بە شێوازێکی گشتی ئەتوانم بڵێم هەموو ڕێکخراوەکان با بڵێن بە تایبەت ڕێکخراوەکانی ژنان بەو جۆرە نین کە ئێستا کۆمەلگا ئاراستەیەکی خراپیان ئەکات چونکە ئێمە بۆ خۆمان وەکو ڕێکخراوی خوشکان وەکو ڕێکخراوەکانی تر 20 ساڵە 25 ساڵ ئێمە لە هەرێمی کوردستانە کار ئەکەین لەسەر مەسەلەی ژنان و هۆشیارکردنەوەی خێزان ئەتوانم بڵم بەو جۆرە نییە کە کۆمەلگا ینی ئاراستەیەکی خراپی هەیە بەڵام یەک شت هەیە بێ ئەمە ئەو ڕاستیە بزانین هەندێک ڕێکخراو ئێستا دروست بوون بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانیە ڕێکخراون گروپن باندن دروست بوون لە ئێستادا بۆ تێکدانی شیرازەی خێزان بە تایبەتی بە ئەوەی کە بەلا ڕێدابردنی کچان و ژنان بە تایبەتی ئەوانەی کە تازە پێ ئەگەن لە سنی بلوغان بۆ نمونە 15 ساڵن 18 ساڵن 20 ساڵ 25 ساڵن هەڵیانە خەڵەتێنن بە ئاراستەیەکی خراپیانە ئەبەن سەرەتای ئەوەی کە دەست پێ ئەکەن و ئەمانە ئەچنە ئەم گروپ ڕێکخراوانە ئەوەی کە کارێکی خراپیان لەگەڵا ئەکەن پیان ئەوتریانی دین بەلایەنەوە زۆر ناشرین ئەکەن کولتور و ئەوە زۆر ناشرین ئەکەن بەلایەنەوە وردە وردە فێری هەڵسوکەوتی نەشیاویان ئەکەن فێری ئەوەیانەکەن کە هەموو شتێک لەلایەن ئاسایی بێتەوە وردە وردەوایان لێکن ئێستا ئەو باند و ڕێکخراوانەی کە دروست بوون زۆر بەلایەنەوە ئاساییە من ئێستا عنی ڕەنگە خۆشتان بزانن بینەرانیش بزانن من ڤیدۆم لەلا هەیە ئافرەتە کچی گەنجە سێرەکەی خۆی ڕوت کردوتەوە لەگە ڕێزمام قسەی ئەەکەم یعنی زۆر بەلایەوە ئاسایی یعنی هیچ کێشەیەکی نییە وێنەی خۆی با بڵێن ڤیدۆی خۆی بە زمانی کوردی قسە ئەکا ئەمانە بەڕاستی کۆمەڵگەیان تێکداوە بۆیە ئێمە ژۆکو ڕێکخراوەکان ئێمە ناڵین لە 100% خەتای ڕێکخراوەکانی ژنانە بە ئەمەش نەخەینە سەر ئەوە بەڵام هەندێکیان ئەوە من ئەیڵێم ئێستش ئەیڵێمەوە هەندێک لەو ڕێکخراوانە بڵێ ئافرەتان بەلاڕێدا ئەبەن وایان لێ ئەکەن کولتوری کوردیان لا ناشرین ئەکەن کولتوری دەرەوە هاوردە ئەکەن هەموو ئەمانە کە بە ناوی ئازادیەوە وایان لێکەن کە تۆ هەموو شتێکت لە ئاسایی بێ تۆ ئافرەتێکی ئازادی تۆ کچێکی جوانی تۆ گەنجی ئەبێ هەموو شتێک بکەی نابێ لە هیچ بترسی نابێ گوێ لە کەس بگیری ئیلا ڕێی خۆت گرنگە بۆ تۆ یعنی هەموو ئەمانە وەکو پیا و بۆ نمونە مامەڵە بکەی لە کاتێکا لەم کۆمەڵگەی ئێمە پیاوی ژەوەندە ئازاد نییە تاکو ژنەکان وەکو پیاوەکان ئازاد بن بۆیە ئەمانەیان بە ناوی ئازادیەوە پێ ئەکرێ ئەمیش لە سنێکی بۆ لە تەمەنێکی وایە کە مڕاهقە ڕەنگە بەو شێوازە بە قسەیان بکە بەلا ڕێدا بچێت بۆیە ئەمە بۆ کۆمەڵگە و بۆ خێزانی کوردیش بەڕاستی کارێکی نەشیاوە بۆیە ئەبێ هەموو ڕێکخراوەکان بە تایبەتی ئەو ڕێکخراوانی کار لەسەر مەسەلەی ژنان ئەکەن کار لەسەر تەبایی و خۆشەویستی ئەکەن کار لەسەر ئەوەکەن کە هاوسەرەکان ڕێز لە یەکتری بگرن ئافرەت ڕێز لە پیاو بگرێ خوشک ڕێز لە برا بگرێ بە هەمان شێوە
براڕێزدە خوشک بکرێ ئێمە قسە لەسەر ئەمانە بکەین هەمیشە قسەمان لەسەر ئەوەیە کە تۆ بە ناوی ئازادیەوە هەموو شتێک بەرامبەر ئافرەت ئەکرێ بۆیە پێویستە ئێمە هەمومان ئیش لەسەر ئەمە بکەین ئەم ڕێکخرا و گروپ و باندانە نەهێڵین یعنی ئەمانە بوونەتە میکرۆب بۆ ئەم کۆمەڵگەیە بۆیە پێویستە لانی کەم ئەوەی کە ینی بنبڕ بکرێت کە بۆچی ئەمانە هەدەف و ئامانجیان چیە ئامانجیان ئەوەیە کە ئەم کۆمەڵگەیە بەلاڕێدا بدەن ئامانجیان ئەوەیە یەکەم شتیان ئەوەیە کە دین لە مێشکی تویان بسڕنەوە ئەمە بەڕاستی ینی پێمان خۆش بێیان نا ئەمە شتێکە بابەتێکە لە لای هەندێک ڕێکخرا و گروپ و حیزب ئەوە بڕاوەتەوە کە تۆ وات لێ ئەکەن کە دین لای تۆ شتێکی نامۆ بێ لە کاتێکە ئێمە زۆرینەی هەرێمی کوردستان مسلمانە و دیندارە خاڵی یەکەم ئەوەیە کە بڵێن خاڵێکتر ئەوەیە کە ئامانجیان بەلاڕێدابردننی ئەوەیە کە تۆ بە ناوی ئازادیەوە کچان و ژنان وا لێ بکەن کە هیچ حسابێک نەکە نەبۆ هاوسەری نەبۆ برای دوجاریش ئەمە ئینسانە یعنی هەموو ئەمانە بوونەتە هۆی ئەوەی کە ئەم بەلاڕێدابردن و ئەم بە ناوی ئازادی و ئەم چوزانم هەموو ئەم شتانەی کە لە ئێستا لە ئارایە هەیە و ئەکا کە شتی خراپی لێ بەڕاستی ینی شتی خراپ بێتە ئارا بۆ نمونە لە ئیهانەکردن لە تند و تیژیەکان بەرامبەر بە ژنان حتا گەشتۆتە ئەوەی کە ئافرەت ئەکوژرێت لەسەر قەزیە شەرەف ئێمە هەرچیەک بێ ئەمانە پاساو نین بۆ کوشتنی ژنان بۆ کوشتنی هیچ کەسێک یانی هیچ ئینسانێک بەڵام دوجار ئەمە ئینسانە برایەتی باوکیەتی تۆ هەر بێنە ینی بێنە بەرچاوی خۆت هەرێکێکمان لەم کۆمەڵگەیە ئاوها ئافرەت بەو جۆرە بەلاڕێدا ئەبرێ حساب کە ئەوە خوشکێکی خۆتە حساب کە کچێکی خۆتە یعنی بەڕاستی قورسە ینی تۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە بۆ جۆرە ئاوها کچانمان بەلاڕێدا ببرێن بە ناوی ئازادی و لەلایەن ئەم ڕێکخراوانە و ئەم گروپ و ئەم باندانە بۆی پێویستە بە هەمومان ئیش لەسەر ئەو بکەین کە بەڕاستی بەو جۆرە ئەم ڕێکخراوانە نەهێڵین و ئیشی لەسەر بکەین و بە هەمومان یەکدەنگ بین لە ئەو پەڕی چەپ بۆ ئەو پەڕی ڕاست ئێمە کێشەکانمان چارەسەر بکەین بەڕاستی ئەوەی کە ئەوترێت هێندا ڕێکخراوەکان کە بۆ بوونەتە ئەوەی کە کۆمەڵگە هیچ کاتێک قبولیان ناکە یاخود لە ئێستاە زۆر شت لەسەر ڕێکخراوەکان هەیە هەمیشە بە شێوازێکی خراپ باس ئەکرێن زۆر جار ئەمە بۆتە هۆی ئەوەی کە بەڕاستی ئێمەش ینی نیگەرانین بەو حاڵەتە چونکە ئێمە لەناو ڕێکخراوە ئیشەکەین هەستەکەین بۆ جۆرەش نییە هەموو ڕێکخراوەکان ئەم کارە ناکەن سەبات بە پرسیارێکە کردان ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان لە ڕۆژی ژنان و ئافرەتان و ئەو باردۆخی کە هاتە ئاراوە زیادبوونی کوشتنی ژن و بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق ئەگەر لە خاڵی مێژووی دەستپێکردنی یان دروستبوونی ڕێکخراوەکانی ژنانەوە بگرین دەتوانین بڵێن لە دوای ڕاپەڕین کاتێک ئەو ڕێکخراوانەی بە تایبەت ڕێکخراوەکانی تایبەت بە ئافرەتان و ژنان دەستیان بەکارکردن کرد کۆمەڵێک کێشە و لەمپەری گەورە هەبوو سەبات بە بابەتەکانی ژن یعنی ئەگەر پۆڵێنی بکەین ئەو کات تۆزێک بگەڕێن و دوای ڕاپەڕین کۆمەڵێک کێشەی جەوهەری ژنان هەبوو ژن لەسەر شەڕەف دەکوژرا ژن لە میرات بێبەش دەکرا ژن توند و تویژی بەرامبەر دەکرا مافی خوێندنی نەبوو کۆمەڵێک کێشەی جەوهەری زۆر هەبوو سەبات بە ژنان دەتوانم بڵێم زادەی دروستبوونی ئەو ڕێکخراوانەی تایبەت بە ژنان هەموو ئەو کێشە و لەمپەرانە بوو کە لە ناو واقعی ژنی کورددا هەبوو بەڕاستی لە ئەو سەردەمی کارکردن بۆ مافەکانی ژن پیرۆز بوو و ضروریەتی هەبوو لە هەستکردن بە پرسیارەتی ژنانی ئەو کات ئەو ڕێکخراوانە دروست بوون ئامانجیشیان باشترکردنی ڕۆژی ژنان بوو مافی خوێندن مافی هاوسەرگیری نەمانی هاوسەرگیری ژن بە ژن نەمانی شیربایی بەڕاستی کۆمەڵە کێشەی جەوهەری بوون بەڵام دوای دروستبوونی ئەو ڕێکخراوانە و بەرەو پێشچوونی ڕۆژی ژنان تا ڕادەیەک کێشەی ژنان بە تایبەتی تند و تویژی ڕووی لە کەمی کرد لەگەڵ کەمبوونەوەی تند و تیژەکان و بەدیهاتنی کۆمەڵێک ئامانج سەبارەت بە مافی ژنان بەشێک لە ڕێکخراوەکان دەتوانم بڵێم ئامانجیان لێگۆڕا ئامانجیان بۆ چەند شتێکی
جزئی بەشی کەم لە مافی ژن ئەمەش وای کرد کۆمەڵێک لادان کۆمەڵێک سنوور بەزاندن لە ناو خودی ژنان سەر هەڵبداکە بەم دوایانە دەبینین کە قوربانی زۆر لێ دەکەوێتەوە وەکو کوشتن وەکو ئەو ڕێژە زۆر و زەبەندەی هەڵۆشانەوەی خێزان بۆیە پێویستەکە جارێکی تر ڕێکخراوەکانی ژنان چاوێک بخشێنەوە بە کارکردنیان و ئالیەتی کارکردیان و چۆنیەتی کارکردنیان لە بابەتی مافەکانی ئافرەتان و ژنان ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان هەمیشە داکۆچیمان لەوە کردیە کە خێزان پیرۆستترین کاری ژیانە دەبی دەستی پێوە بگرین هەوڵ ئەگەر ڕوبە ڕووبوونەوە تونند و تیژی لە ناو خێزان بێ هەوڵی ئاشتەوایی بدەین نەک لێکترازن لەبەرەوەی سوڕێکی تر هەندێکی تر هەیە کە منداڵە دەبێتە قوربانی تونند و تیژەکان و تەلاق و جیابوونەوەکان بۆیە دەکرێت بڵێن بەڵێ ڕێکخراوەکانی ژنان بەشێکیان دەستیان هەیە کار بۆ ئەوە دەکەن کە ژن و پیاوە بە گژیەک دابێنن لەبەرەوەی قسەیان خیتابیان تایبەت بۆ ژنانە تەنها قسە لەگەڵ ڕێگەزی ژنەکە دەکەن بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان هەمیشە داکۆچیلەوەی دەکەین هۆشیاری پەروەردە خێزان کایەکی گرینگە بەلای ئێمەوە وەکو کارکردن زۆر کار لەسەرەوە دەکەین ناکۆچی خێزانیەکان کۆتایی ببینین بە هەموو ڕێکارەکان هەموو وەسیلەیەک دەگرینە بەر بۆ ئەوەی کەمترین جیابوونەوە و تەلاق لە ناو کۆمەڵگەی کوردی ڕوو بدە لەبەرەوەی دەزانین لە تەلاقدا زەرمەندی یەکەم منداڵیش نەوەی دوا ڕۆژە پێویستە زۆر هەڵوەستە بکرێلەوەی کە هەوڵ بدرێ ڕێژەی تەلاق کەم بکرێتەوە بۆی کۆمەڵگەیەکی تەندروست هەبێ ڕاستیەکەی من نازانم ئەو خاتوونە کە بەداخەوە ئێستا لە ژیانە نەماوە نازام لەسەر چ بنەمایەکەوە بووە و چ زانیاریەکی هەبووە بەڵام من بۆ خۆشم وەکو ئێستا وەکو پارێزەر و وەکو کەسێکیش کە زۆر لە بواری ڕێکخراوەکانی ژنان و مەسلەی ژنانە کارم کردووە من هیچ هەڵسەنگاندنێکی باشم نییە بۆ شەڵتەرەکان و پێم وایە ئیدارەیەکی زۆر خراپ ئەدرێن و وەکو هەر دامەزراوەیەکی تر لەسەر ئەساسی با بڵێن وەکو هەر دامەزراوەیەکی تر وەکو پیشەیانە وەکو پیشە وەکو وەزیفە سیر ئەکرێ کە لە کاتێکە ئابێ ئەو شەڵتەرانە خەڵکی زۆر شارەزای تیابێ ستافێکی زۆر کارای تیابێ لەبەر ئەوەی ئەو کەسانەی کە ڕوئەکەنە ئەو کچوانەی ئەو ژنانەی ڕوئەکەنە شەڵتەرەکان کەسێکن لانی کەم لە ڕووی دەرونیەوە داڕوخاون لەبەر ئەوەی هەمویان خاوەنی کێشن کە ئەڕۆنە ئەو جێگایە بۆیە بەڕاستی هەموو بەدڕەفتارکردنێک لە ناو ئەو شەڵتەرانەیە کاریگەری زۆر نەرێنی ئەبێت لەسەر کەسێتی ئەو ژنانە و کاریگەری زۆر خراپی ئەبێ هەم لەوەی کە زیاتر باری دەرونیان خراپکە هەم لەوەی کە کێشەکانیان زیاتر بەرەو با بڵێن بنبەست ببات بۆیە لە ڕاستیە ئەو شەڵتەرانە پێویستی بە سەر لە نوێ داڕشتنەوە هەیە پێویستی بە بەدوا داچوونی ورد هەیە پێویستی بەوە هەیە کە تەرکیزی زۆر گەورەی بخرێتە سەر خۆی لە ڕاستیە ئەمە بەڵگە نەویستە ینی لە بەدائیمی لە پشێویە لە نائارامیە کێشە دروست ئەبێ و ناڕەحەتی دروست ئەبێ و فشاری دەرونی دروست ئەبێت ئەگەر خێزانێک خۆ دایمە خەمی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چالاکوان و ئەو خەڵکانی کە خەمخۆرن چییە لەوەی کە دایمە باز لە پەروەردەیەکی دروست ئەکەن باسی ئارامی ئەکەن باسی سەقامگیری ئەکەن باسی سەروەری یاسا ئەکەن هەموو ئەمانە لەبەر ئەوەیە لە ئیستقرارە کێشە کەمتر ئەبێت و لە بەرزبوونەوەی ئاستی هوشیاری تاکەکان و دواتر خێزانەکانە کێشە کەمتر ئەبێ و پەنابردنی کچ و کوڕەکان ئێستا ڕاستە لەبەر ئەوەی لەبەر ئەم چەند کوشتنانەی کە لەم دواییە ڕوویاوە
زۆرتر تەرکیز خراوەتە سەر ژن بەڵام کوڕیش لە ناو خێزانەکانە لەبارێکی دەرونی زۆر خراپە ئەژی و لەبارێکی کۆمەڵایەتی زۆر خراپە ئەژی لەو خێزانانەی کە با بڵێن وەکوی جەنابەت باست کرد لە خێزانەکان هین کە لە ئاستێکی هۆشیاری بەرزیان مام ناوەندا بن بۆیە خوێندەواربوونی تاکەکانی خێزان بە تایبەتی دایک و باوک زۆر گرنگە هۆشیاریان زۆر گرنگە لە ڕاستیە پابندبوون بە هەر شتێکی ئینسانەوە پابندبوون بە فکرێکی دیاریکراوە بێ پابندبوون بە ئاینەوە بێ پابندبوون بە یاساوە بێ بە هەر کامێکیانەوە بێ ڕێگر ئەبێت لەوەی کە تۆ بەرەو تاوان بچی لە هەموو دنیاە کۆمەڵێک شت ئەبێت بە بەربەست لە بەردەمی ئینسانە کە ڕفتاری نادروست نەکا یەکێک لەوانە ڕۆشنبیری تاکە یەکێک لەوانە قانونە یەکێک لەوانە ئاینە یەکێک لەوانە ویژدانە ئەگەر ئینسان هەر کامێک لەمانەی هەبێت ئەتوانێ ببێتە بەربەست بۆی هەر ڕێکخراوێک کە دروست ئەبێت لە هەرێمی کوردستانە ئامانج و مەرامی خۆی هەیە ئەو ڕێکخراوانەشی کە بەڕاستی ئێستا لە هەرێمی کوردستانە هەن ئەوانەی کە بەم جۆرن ینی چەند ڕێکخراوێکن کەمە ینی ناتوانانی لێرە هیچ بڵێن ناویان بهێنین بەڵام بۆ خۆمان ئەزانین کێن و ئەو ڕێکخراوانەوە ئەکەن هەمیشە ینی تەبایی و خۆشەویستی لە نێوان خێزانەکانە نەهێڵرێ ئیش لەسەر ئەوە کەن کە ئافرەت ئەو پەڕی حڕیاتی هەبێ یعنی ئەو پەڕی ئازادی هەبێ کە ئەمە بۆ خۆی کێشەیەکی سەرەکیە هەم بۆ پیاویش هەم بۆ ئافرەتیش ئەگەر گەشتە ئەوەی کە تۆ بە تەواوەتی ئازاد بی کە ئازادی ڕەهەش ئێمە ینی بەڕەوای نابینون و نیشە یعنی تۆ بکەی هەرچێکت بێ بەناوی ئازادیەوە بیکەی بۆ هەردوو ڕەگەزەکە ئەتوانم بەڵام کاردانەوەی خراپی هەیە و باش نییە جا چ جای ئەوەی کە بۆ ئافرەتێک بێ کە بەم جۆرە مامەڵە بکا بەم جۆرە بچێتە ناو کۆمەڵگەوە بەم جۆرە ببینرێ بەڕاستی هەموو ئەمانە کارە ساتن لەم کۆمەڵگەیە ڕوئەدەن هێندەی ڕێکخراوەکان قسە لەسەر تند و تیژی بەرامبەر بە ژنان ئەکەن هێندە قسە لەسەر بۆ منە باسی پیاوان ئەکەن پیاوان هەمیشە دڕندن پیاوان تند و تیژی بەرامبەر بە ژنان ئەکەن پیاوان ژن ئەکوژن پیاوان وا ئەکەن هێندە ئیشیان لەسەر ئەوە نییە کە چۆن ئەڵێیت خۆشەویستی لە ناو خێزانەکانە پێک بێننەوە باسی خۆشببختی بکەن باسی تەبایی نێوان ژن و پیاوەکان بکەن باسی ئەو ڕێز و خۆشەویستی بکەن کە لێنوان مناڵ و باوکە هەیە ئەمە بۆ ئێمە گرنگە ئەمە بۆ ڕێکخراوەکان پێویستە هۆشیار بکرێنەوە ینی ئافرەت و پیا و کچان و کوڕان هۆشیار بکرێنەوە کە خۆشەویستی مانای چییە تەنها خۆشەویستی ئەوە نییە تۆ لە بینی دوو ڕەگەزا بێت کچ و کوڕێک بۆ یەکتری نا خۆشەویستی جۆری هەیە خۆشەویستی دایکە خۆشەویستی باوکە هەموو ئەمانە تایبەتمەندی خۆیان هەیە بۆیە ئێمە پێویستە ڕێکخراوەکان بە تێگڕ ئەمانە بکەنە بابەتی سەرەکی باسەکانیان نەک هێندە ینی چاویان لەسەر پیاوان بێ پیاوان تند و تیژن پیاوان خراپن پیاوان ئەمان هەیە بەداخۆ ئەمانە هەموو بوونەتە هۆی ئەوەی کە جۆرێک لە ناتەبایی لە نێوان کۆمەڵگە و لە ناو ڕێکخراوەکانە هەیە بە تایبەتی ئەوەی کە بزانین پیاوان زۆر دژی ڕێکخراوەکانن کە بەداخەوە نەبوو بەو جۆرە بێ ئەبوای ڕێکخراوەکان کارێکی وایان بکردایە کە خۆشەویستی و تەبایی لە نێوان هەموو ئەوانەی کە ئیش لەسەر بواری ژنان دەکەن مەسەلەی ئەو شێڵتەرانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەن بە شێوازێکی زۆر سلبی ئەتوانم بڵم ئیش لەسەر مەسەلەی ژنانەکەن بەداخەوە کە نەدەبوایەوان بوتایە چونکە هەموو ئەو کێشانەی کە ڕەنگە ئامانجیشیان باش بێ بۆ ئەوەیە کاتێک کە ئافرەتێک کێشەی هەبێ لە کوشتن ڕزگاری بێتە لای شێڵتەرەکان بۆ ئەوەی نەکوژرێ یاخود کێشەکەی گەورەتر نەبێ ئەمان بۆی چارەسەر بکەن بەڵام دوجار چەند جار بینیومانە کەیسمان بینیوە کە ئافرەت چۆتە شێڵتەرەکان و لەوێوە بە زەمان وەرگیراوەتەوە لەلایەن خێزانەکەی دواتر دوای 2 ڕۆژ کوژراوە بەڕاستی ئەمانە ینی کێشەن سیرەکەی ئەمە وای کردووە کە بەڕاستی مەسەلەی شێڵتەر و ئەوانش کارێک بێ کە ینی چۆن ئەڵێ جۆرێک بێ لەوەی کە قبول نەکراو بێ لەم کۆمەڵگەی ئێمەیە بۆ لەبەرەوەی تۆ ئافرەتێکە کێشەیەکی هەیە لە جاتی ئەوەی بۆی چارەسەرکەن یاخود باوکی برای دایکی خۆیان لەناو خۆیانە چارەسەریکەن ئەم جۆرە ئازادیە دراوە بە ئافرەت خۆی پەیوەندی ئەکا بەم شوێنانەوە بەم ڕێکخرا و بەم شەڵتەرانەوە دوجار وای لێ دێ کە پەنا ئەبات بەبێ پرسی خێزانەکەی پەنا ئەبا بۆ ئەم شەڵتەرە کاتێک کە ئەزانن خێزانەکەی ئەزانن چووەتە ئەو شوێنە تەمان کۆمەڵگەش ئەمەی قبول نییە زۆر جار ئێمە بمانێ و نەماوێ کۆمەڵگەیەکی زۆری نەمان ئەشایرین یاخود خێڵێکی کە هەر لە ناو ئێمە باوی ماوە ئەمەی پێ قبول ناکرێ دەری ئێهێنێ و بە زەمان دواتر
بەداخەوە ئیهانەی ئەکەن و ئەیکوژن بۆیە ئەمانە ئەتوانم بڵێم نەگەشتونەتە ئەوەی کە کێشەکانی ئافرەت چارەسەر بکەن بۆیە پێویستە لە ئێستا زۆر جار ئەم ڕێکخرا و گروپ و شەڵتەرانە ینی وان لێ بکرێت کە ستۆپیان پێ بکرێت بۆ ئەوەی کە لانی کەم زۆر جار بیستمانە ینی ئەوترێت ئەگەر ڕێکخراوەکانی ژنان نەبن ئافرەت ئەوەندە ناکوژرێ ڕەنگە ئەم قسەیە تا ڕادەیەک وا بێ بەڵام ئەمە بێویژدانیەکی زۆرە ئێمە بڵین هەموو ڕێکخراوەکان وەکو یەک تەماشا بکەین لەبەرەوەی ئێمە ڕێکخرای باشمان هەیە و ڕێکخرایشمان هەیە ئەوە بەو جۆرە ئافرەت بەلاڕێدا ئەبە و تووشی کێشەی ئەکا دوجاریش قوربانی لێ ئەکەوێتەوە بەشێک لەو ڕێکخراوانە ئامانجی بچووکیان هەبووە بەشێک لەو ڕێکخراوانە ئامانجێکی گەوریان هەبووە ناکرێت نادی دەبگیرێ ڕێکخراوێک وەکو ڕێکخراوی خوشکانی دادگەری کۆمەڵێک کار و چاڵاکی و پرۆژەی گەورەی هەیە بەراورد بکرێت بە ڕێکخراوێکی دیکە کە ئامانجی دەرکردنی ئافرەتە لە ماڵ یعنی دەکرێت ڕاوەستانێک لەسەرەوە بکەین ڕێکخراو هەیە ئامانجی گەورە و دیاری هەیە و پێکایەتی بەشێکی پێکایە لە بەرامبەردا ڕێکخراوێک هەیە ئامانجی بچووک و ناواقعی بە کولتور و عادەت و ئاینی کۆمەڵگەی کوردی هەیە ئەگەر پۆلینیان بکەی دەبینی هەردوو جۆرەکە هەم ئامانزارەکە و هەم ئامانج بچووکەکە ڕۆڵیان هەبووە زۆر تاکەم بەڵام مەخابن لەبەرەوەی کرانەوەی زۆر هەیە لە کۆمەڵگەی کوردی بەهۆی ڕاگەیاندن و سۆشیالەوە دەکرێت بڵێن سلبیەکە زۆرتر وەرگیرایە لە ئیجابیەتەکان ئەو کارێکە بۆ نمونە ڕێکخراوەکی وەکو ڕێکخراوی خوشکان کردوویەتی بەرهەمی هەبووە بەڵام کەمتر بە دەردەکەوێت لەو ڕێکخراوەی کە ئامانجی بۆ وێنە لابردنی ناوی باوک لەسەر منداڵ ینی ئامانجە گەورەکان دەشارنەوە لە پاڵ ئامانجە بچووکەکان کە ئامانجی گەورەی ڕێکخراوی خوشکان ئامانجی خێزانە هۆشیاری ئافرەتە پەروەردەی منداڵە ئەمانە بۆ خۆیان ئامانجی گەورە و بەهێزن کۆمەڵێک دەستکەوت هەیە کە بڵێن ڕێکخراوەکان کاتێک بەدەستە جەمعی کاریان لە بوارێک کردیە پێکاویانە ئێستا بەرهەمەکەی دەبینین یعنی ژن لە ناوەندەکانی بڕیار هەیە ئەوە تا سەرۆکی پەرلەمانە ئەندامی پەرلەمانە بڕێوەبەری گشتیە ژن توانێتی کۆمەڵێک دەستکەوت بەدەست بێنی بە بێگومان سوودی هەبووە ژن لەو کایانە کاتێک بوونی دەبێ خۆی دەسەلمێنێ بە بێگومانی ژن ئالەتێکی ئاشتیکەرەوەیە یعنی ئەگەر بوونی ژن لەو پێگانە هەبێ کەمتر بێککەوتن و شەڕ و ینی زیاتر ئاشتی بەرپا دەبی کاتێک ژن لەو کار سیاسانەیە لە هەرێمی کوردستان ئێستا پرسی بە قەیرەبوون واتە کچانی تەمەن گەورە کە تا ئێستا شویان نەکردووە بووە بە دیاردەیەکی باو و پێویستی بە هەڵوەستەکردنە ئەوەی جێگای ئاماژەیە کەمترین ڕێکخراو هەیە تایبەت بە پرسی هاوسەرگیری و ژیان پێکهێنان بۆ کوڕان و کچان ئەم بابەتەش لای ڕێکخراوەکانی بواری ژنان با شێوەیەکی گشتی پشتگوێ خراوە هەڵوەستا بە پێویستی دەزانێت لە کۆتاییدا پەیامێکە ڕاستی خێزان بکات و بڵێت تکایە ئاگاداری خۆتان و منداڵ و کچەکانتان بن چونکە لە ئێستای هەرێمی کوردستان گورگ زۆرن لە ژێر ناونیشانی میدیا و ڕێکخراوەکانی بواری ماڵ و ئازادی خەریکی هەڵوەشاندنەوەی خێزانەکانن نمونە زۆر بوون بۆ هێنانیان بۆ سەر شاشەکەمان کە چۆن گیرۆدەی ئەو ڕێکخراوە نەبوونا بەڵام ئیتیک و ویژدانی کاری ڕۆژنامەوانی ڕێگریمان لێ دەکات برینەکان دووبارە هەڵدەینەوە.